ڕێکخراوی چەتر بۆ گەشەپێدان لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی هەڤاڵ ئەبوو زێد ساڵح لە پرساوی مەڵبەندی کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسانی ئیداری قەزاکە بڕوانامەی ڕێزلێنانیان بەخشیە ژمارەیەک ڕاهێنەر و چالاکی مەدەنی و خۆبەخش لەلایەن ئامادەبوانیشەوە چەندین وتار پێشکەش کران. هیوادارم شێوازی کارکردن هەروەگەوەی کە بۆ خۆتان بەرنامەتان هەیە کە پێتان وایە بە ستایلێکی تر بە شێوازیشی تر کە دەتانەوێت گۆڕانکاری لەسەر کار و چالەکیەکانی خۆتان بکەن ئەویان شتێکە بۆ خۆتان بیری لێکەنەوە کە ئیشی خۆتان و وەزیفەی خۆتانە. لێرە دووبارە ڕایدەگەنم کە دڵنیاتان دەکەین لە ڕووی مادی و معنەویەوە هاوکارتان دەبین بۆ زیاتر بەردەوامبوونی ڕێکخراوەکەتان. ڕێکخراوی چەتر ئێمە لە ڕابردووشدا لە مناسبەکان بەشداریمان کردووە، ئاماژەمان بۆ کردووە کە یەک لە ڕێکخراوە هەرە چالاکەکانی سنووری قەزای کۆیەیە بە کرداریش بینیمانە کار و چالاکیەکانیان کە دەستپێشخەریان کردووە لە زۆرترین بوارەکاندا توانیوێنە هەم خولیان هەبێ هەم کاری باش ئەنجام بدەن. مەراسیمەکە بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان بەڕێوە چوو، سەرپەرشتیارانی چەتریش ڕایان گەیاند لە وەرزێکی نوێدا توانە مرۆییەکانیان بۆ خزمەتی کۆمەلگا دەخەنەوە گەڕ. ڕێکخراوی چەتر بۆ گەشەپێدان بوو لە ماوەی ئەو چەند ساڵە ژمارەیەک کادیر خۆبەخشانە لە چوارچێوی چالاشەکانی ئەم ڕێکخراوەیە کاریان کردووە. ئەمڕۆ لە مەراسیمێکدا بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا ڕێزلێنانمان بەخشی بە توانە و جودی ئەو ئەندامە خۆبەخشانێکی لە ڕێکخراوەکە ئیشان کردووە بەوەی مێدیەوەی کە بەردەوام بن و هاندانێک بێ بۆ باشتربوون و چالاکتربوونیان. بە دڵنیایی ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوێکی چالاکین، ڕێکخراوێکی تابرەی کار و چالاکی زۆر باشمان هەبووە لە ناو کۆمەلگا، هیوادارم هەموو بەردەوام بین. ڕێکخراوی چەتر بۆ گەشەپێدان لە ساڵی 2013 لە شاری کۆیە دامەزراوە. لە تەمەنی کاری خۆیدا چەندین چالاکی جۆرا و جۆر و خولی بۆ چین و توێژەکانی شارەکە کردوتەوە. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە